کۆبوونەوە کە داوەتنامەیەک بوو بۆ بەڕێز قامی قەزای ناوەندی هەولێر لەگەڵ وەفدی یاوەری کە ئەو لیژنەیەی بە دوواداچوون بۆ پرسی بە تایبەتی پرسی ڕەمەزان و بە شێوەیەکی گشتیش پرسی ڕێخستنی بازاڕ و شار و نرخی کاڵایەکان و بەسەرچوونی کاڵایەکان و هوتێل و ڕێستورانتەکان ئەوە بوو کە بەڕێزیان لەگەڵ وەفدی یاوەری کە هەموو داتایەکانی خستە ڕوو ئەندامانی ئەنجومەنیش کۆمەڵێک پرس و پرسی هەنووکەی و پرسی داهاتووشیان خستە بەرباس تاوتوێکی ڕێککرا لە ماوەی ئەو ساڵە ئەو سەردانانەی با بڵێن بە بەرنامە ئەنجام درراوە 451 شوێنی جۆرا و جۆر بووە سەرپێچیەکان کە دەستیان بە سەرداگیراوە یاخود دەستنیشان کراون 367 شوێن بووە ئەو شوێنانەی کە داخراون بەهۆی سەرپێچیەوە 80 شوێن بووە ئەو شوێنانەی کە ئاگداری کۆتاییان پێدراوە لەبەر ئەوەی سەرپێچیەکەیان گەورە نەبووە بچووک بووە کە ئاگدار کراینەوە کە دووبارەی نەکەنەوە 287 شوێن بووە لەگەڵ 84 شوێنیش دەستخۆشی لێکراوە لەبەرەوەی کە کەسێک سزا دەدرێ کە خراپە یاخودکارێکی خراپی کردووە پێویستە ئەوەی باشەکەش دەستخۆشی لێ بکرێ بۆیە ئەوە بەرنامە و کارەکانی ئێمە بەو جۆرەکراوە ئەو بڕەپارەی کە لە ماوەی ئەو ساڵەیەش تەنها لەو ڕێستورانت و یاخود لەو شوێنانەی کە خواردن و خواردنەوە دەفرۆشن 78 میلیۆن و 500 هزار دیناریان لێ وەرگیراوە کۆی گشتی دەست بە سەرداگرتنی کاڵا و شتومەکی ماوە بەسەرچوو 59 تەن و 924 چیلۆ بووە.